دکتۆر کاتم زۆر کام بەس بە پوختی ئێستا دووسێنیوتە کە هەنادەکردنی فرۆشتنی بێتە قاچاق یعنی دوایان بڕیارە بەڵێ نادە سووریا ناقانونیە بێت لە دوای هەنادەکردنەکەی دووپاتێکەمەوە ئەم قرارە بەوە دەرچووە حکوومەتی هەرێم ناچار بە دانوستان بکات لەسەر لەگەڵ حکوومەتی ئیتیحادی لەگەڵ لەسەر یاسای نەوت و غاز ڕێکەون و لە ڕاستیە من هیچ ناچمە پای ئەوەی داکۆکی بکەمەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان گەندەڵی کردووە و زوڵمی لە خەڵک کردووە و زۆر نەشەفافانە مامەڵی کردووە لەگەڵ مەلەفەکە و لە ڕاستیە ئەمانە ئەگەر تا سنووری دادگاییکردنیش دادگایی بکرێن جێی خۆیەتی بەڵام ئەوەی کە من بەڕاستی دانی پیانانێمەوەیە کە ئەم دەسەڵاتە ئەم دەسەڵاتی دەرهێنان و پشکنین و فرۆشتن بە تەنیا دەسەڵاتی ئیتیحادی نیە بێ بە تەفاوض و بە ڕێکەوتن بێ لەگەڵ هەرێمی کوردستان و ئەمە قسەی ئێمە نییە ئەمە حکومەکانی دەستور مادەی 111 پێڵێ و دەسەڵاتی حەسری نییە ئەبێ هاوبەش بێ خەلەلی گەورە لە هەرێمی کوردستان ئەوەیە کە بەڕاستی ئەوەندەی کە تەنەزولیان بۆ تورکیا کرد ئەوەندەی کە تەنەزولیان بۆ شەریکاتی ئەژنەبی کرد ڕوبعی ئەوە تەنەزولیان بە حکوومەتی مرکزی بکردا ئێستا ئەیانتوانی هەرێمی کوردستان ئەوەنی ئێستا گەشە پێ بدەن و لە ڕاستیە ئەمانە نەزان بوون و هەڵخەڵەتان و لە ڕاستیە زوڵمێکی گەورەیان لە تاریخی خۆیان و لە میلەتەکەیان و لە ئەزمونەکەش کرد لە ڕاستیە بەڵام ئەتوانن ئێستاش زیمامی ئەمور بگرنەوە ئەتوانن ڕێگ ئەگەر لێرە بەدواوە ئینادی و تەعنت بکەن ڕەنگە سەر شێشێ بۆ لە ناوبردننی ئەرێمەکە ئەگەر جێبەجێ نەکەن و ئەگەر ینی بکەونە سنگەرەوە چارە سەرەکە ئەوەیە ژیرانە بە منطقی گفتوگۆ بەڵام ئامادەکردنی مەلەفی متەبادل لە بەرامبەر هەموو ئەو مەلەفانی کە ئەوان لە سەکوور ئامادەیەکەنکو عەرزم کردی گەندەڵی لە مەلەفی نەوت تەنها لە هەرێمی کوردستان نییە گەندەڵی لە مەلەفی نەوت لە ناوەڕاست و باشووری عێراق ناڵێن بە حەجمی هەرێمی کوردستان بەڵام گەندەڵیەکی شاراوە هەیە ئەبێ لە بەرامبەرە حکوومەتی هەرێمی کوردستان تەبەن کە ئەوان ئاگاداری پرۆسەکانی پرۆسە نەوتیەکانی هەرێمی کوردستان بن هەرێمی کوردستانیش حەقی هەیە ئاگاداری پرۆسە نەوتیەکانی عێراق بێت ئەمە حەقێکی متەبادلە و ئەبێ بچنە پای ڕێکەوتن لەسەر دەرکردنی یاسای نەوت و غازی هەرێمی کوردستان و بە ڕەنگە خۆشیان قەنەعەتیان کرده بێکە ئەو هەموو نیشتانەوەیە بۆ تورکیا لە خزمەتی نەخۆیان و نەمیلەتەکەشیان دەتوانێت عێراق هەنادەنی هەرێم ڕابگرێت دەتوانێت مە بکە بەڵێ لێوە بڕیارە بەڵێ بێگومان وڵاتانیش پابەندە داوایەک هەیە لەسەر کۆمپانیای پێم وایە هاتاشی تورکیا لە فەڕەنسا و ساز ئاماژەی پێە لە پاریس ئەم داوایە تاکو ێستا حەسم نەبووە حکوومەتی تورکی لەگەڵ حکوومەتی عێراقی لە تەفاوضایە دەرکردنی ئەم بڕیارە لە محکەمەی ئیتیحادیەوە بەشێکە لەو گفتوگۆیانی ژێربەژێر لە نێوان تورکیا و عێراقا کراوە و تەسەورەکەم لە ئایندەیەکی نزیکە حکوومەتی ئیتیحادی بە شێوەیەک لە شێوەکان معالەجەی ئەم گرێبەستنەوتیانە بکە باشە و مڕاعاتی مەساڵحی ئەو دەوڵەتانە بکە کە ئەم گرێبەستانیان کردووە بەڵامە بێ هەرێمی کوردستان ئەوەی کە هەرێمی کوردستانە بیکە ئەبێ لەگەڵ حکوومەتی ناوەندی ڕێکەوێ لەسەر قانونی نەوت و غاز